خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکین تایبەت بە منداڵان. ئێمە ئەمڕۆ باس لەو نیشانە و گرفتانە هەکەین کە لە منداڵەکە دەرئەکەون کە ئایا ئەم منداڵە دڵی تووشی نەخۆشی بووە یان نەبڕاستێن بابەتێکی گرنگە. من نامێ پێشەکی زۆر لەسەر بڵم بۆی کاتەکە نەگرین. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە بە خێراتن یەکەین. کاکتۆر باس لەوە بکەین ئەو نیشانانە چین کە دایک و باوک بزانن کە منداڵەکەیان دڵی تووشی گرفتێکی تەندروستی هاتووە؟ چین ئەو نیشانانە؟ نەخۆشیەکانی دڵی مناڵان زۆرینەی زگماکیە، یعنی لە ناو سکی دایکی کاتێکە دڵ دروستە بێ لە مەراحەلی ژیانی کۆرپەلەیە کێشەیەک بۆ دڵ دروستە بێ، ئایا یەکێک لە دیوارەکانی کونی تایە باش دروست نەبووە یا هەر خۆی لە ناو سکی دایکی کونێکی تایە و پێویستە بۆ سووڕی خوێنە ناو سکی دایکە و دوای لە دایک بوون داخرێ ئەو داناخرێ، یا ئەوەیە بۆریەک لە بۆریەکانی دڵی تەسکە بێتەوە کە خوێنە با بۆ سیەکان پێڵێن بۆری شاخوێنبەری سی یا شاخوێنبەری سەرەکی جسم کە خوێنە با بۆ پەلەکان و بۆ قاچ و بۆ سەر ئەمانە تەسکە بنەوە، یا هەنێک لە سەمامەکانی کە لە ناو دڵا هەیە ئەو سەمامە کون نابێ، هەر بە تەواوی پێڵێن ئەترێتیک واتە کونەکەی ناکرێتەوە خوێن بەو بۆریایە ناڕوە، یا ئەوەیە عەکسن بۆریەکان، بۆری لای ڕاست لە چەپ ئەبەسرێ هیچ چەپ لە لای ڕاست دەبەسرێ کە لە دوای لەدایک بوون پێویستی بەوەیە کە بە عەمەلیات و نەشتەرگەری کە عەکس بکرێنەوە. نەخۆشیەکانی دڵی مناڵان وەک وتمان زۆری نەزگماکیە، باوترین نەخۆشی لە زگماکیە کە لە کۆرپەلەیە ڕوەیە بەشی دڵە بەر دڵ ئەکەوێ. ئەگینا نەخۆشی زگماکی تر زۆرە کە مناڵەدایکە بێ لەوانە نەخۆشی زگماکی چاو، نەخۆشی زگماکی ڕیخۆڵە و دڵێکێکە لەوانە. زۆر جار دڵ خۆی بە تەنهایە، زگماکیەکە بە تەنهایە، هەنێ جار بەشێکە لە نەخۆشی زگماکیە گەورەکە وەک مناڵێکە لەدایکە بێت مەنغۆ لە داونە یا ترایەسومەکانی کەیە کە ناوی تریان هەیە بۆ خەڵک زۆر شارەزانین بەوانە ئیدواردە پەتاوە. ناوەکان زۆر مهم نین، ئەوەی بڵین کڕۆمۆسۆم و جینی تێک چووە. زۆرینی ئەو مناڵانەی کە جێنەتیک و کڕۆمۆسۆمیان تێک چووە بەشی زۆرینەیان دڵیان بەرەکەوێ کە دڵیشیان کێشەیانەیە و لە کاتی لەدایک بوونە دڵ پێناچێ هیچ نیشانەیەکیە بێ لە سەرەتایە، چونکە مناڵ لە ناوسکی دایکیان زۆر دڵ بەکار ناهێنێ بۆ سێرکولیشنیانی خوێن هێنان و خوێن بردن و ئەوانە، چکە بەشێکی جدیە چی بەکارهێنێ؟ بەشێکی زۆری لە وێڵاشی دایکەوە بەکارهێنێ و ڕەبتە بە خوێنبەر و خوێنهێنەری دایکەوە و ئەو وێڵاشە لە کاتی لەدایک بوونا کە ئەبڕێت ئیتر تۆلێ ئەکرێتەوە. ئەو کاتە ئینسان پێویستی بەوەیە کە سیەکانی خۆی بەکاربێنێ و هەروەها دڵی خۆی بەکاربێنێ بۆ پاکردنەوەی ئۆکسجین لە جسمە. ئەم پاکردنەوەی ئۆکسجینە یەک دوو ڕۆژێکی پێ ئەچێ هەتا نیشانەکان دەرەکەون. هەنێ جار دایک باوکی چەستێکی پێ ناکە، مناڵەکە تۆزێک شیر کە مەخوا هەناسەی تو نەبێ تۆزێک شی نەبێتەوە، هەنێک جار پێیان وایە ئاسایی ئاڵێن مناڵەکە خۆی گریاوە. هەنێ جاریش ئەکەوێتە سەر ئەو دایک و باوکەی کە ئایا چەند مەسەلەن قەلەقە بەرامبەر بە مناڵەکەی. هەنێ جار مناڵەکە خۆی ئاساییە پەلەکانی تۆزێک شی نەبێتەوە، دایک و باوکە ترسێکە دڵی بێ زۆر جاروانیە. بەڵام جاریوە هەیە هەنێک دایک و باوکەیە تۆزێک ئیهمالیەکە لە نیشانەکانیە، بۆ نمونە مناڵ هەبووە دوای مانگ هاتووە دڵی کون بووە، بە درێژایی ئەو مانگە مەسەلەن شین بۆتەوە ئۆکسجینی دابەزیوە، هەروتیانە شتێکی ئاسایە شیر خواردن نەیتوانی ئەو شیر بخوا، هەناسەی زۆر تون بۆ توانە هیچ نێ وابزانەکە پەتایە شتێکی گرتووە. نیشانەکانیان نیشانەی زۆر یعنی زەق و سەرنجڕاکێژ نین یەکسەر دایک بزانێت کە دڵی کوونە. ئەمە لەو مناڵانەی کە زگماکی گەورەیان هەیە، ئەمما زگماکیە بچووکەکانەکو کونێک هەبێ لە ناو بۆ سکۆڵەی ڕاست و سکۆڵەی چەپ لەما بینی گوێچکەڵی ڕاست و گوێچکەڵی چەپ، چکە دڵ خۆی چوار غۆرفەیە. ئەم چوار غۆرفەیە دوانیان خوێن ئەهێنێتەوە
لە جسمەوە خوێنی پاک ئەهێنێتەوە خوێنی پیس ئەهێنێتەوە لە جسمەوە وەریەگرێتەوە تەسلیمی گوێچکەڵەکانیەکان گوێچکەڵەکانیش خوێنی پیس تەسلیم بەسیەکانەکە بۆ پاکردنەوە لای چەپیش خوێنی پاک تەسلیم بە جسمەکە بۆ خواردن بردن و تەوزیعکردنی ئۆکسیژن بە جسم لە بینی ئەم چوار غورفەیە وابزانە کە ماڵێکت هەیە چوار غورفەیە لە بینی ئەم چوار غورفەیە دەرگا هەیە ئەم دەرگانە پێڵێن ڤالڤز یانی دەرگایە بە یەک لە هەروەکو دەرگای غورفەکانی خۆمان بە یەک لە ئەکرێتەوە بەم دیوان ناکرێتەوە یعنی خوێن ئەڕوا خوێن ناگەڕێتەوە جاری وایە یەکێک لەو سەماوانە کێشەی هەیە شلە نەکراوەتەوە توندە یا هەر کون نییە هەنێک جار یەکێک لە غورفەکان دروست نەبووە هایپۆپلاستیک لێفت هایپۆپلاستیک ڕایت یەکێک لە غورفەکانی هەر دروست نەبووە لای چەپی دڵی دروست نەبووە لای ڕاستی دڵی دروست نەبووە لەگەڵ لای چەپا کە دروست نابێت تاوان ئەو بۆریەی کە لە چەپیشەوە دەرەچێت ئەویش هەر بچووکە جاری وایە دروست نابێ ئەو کاتە بەشێک لە ئەرکەکەی لای چەپەکەوێتە لەسەر لای ڕاست و ئەگەر لای ڕاست پوکای بێتەوە بەشێک لە ئەرکی لای ڕاست دەکەوێتە سەر لای چەپ واتە خۆی لای چەپ خوێن بۆ جسمە بە ئەو کاتە بێ خوێنیش بنێرێ بۆ سیەکان ئەو کاتە بە کونێک ئەژی ئەم جارە پێویستمان بۆیە کونێک هەبێ کە تۆزە خوێن باتەوە بە لای چەپ جاری وە هەیە تۆ بە قەستەڕە ئەچیتە ژوورەوە کونێک دروستەکەی بۆی مناڵەکە فریا بکەوێت تا بگا بە عەمەلیات بەداخەوە لە وڵاتی ئێمەیە مەراحیلی ئەوەڵی نەشتەرگەریەکان ئەو عەمەلیاتانەی کە ئەکرێ بۆ مناڵی تازە لەدایک بوو لەبەر کەمی وەزن و کەمی ئەو جیهازانەی کە لە وڵاتی ئێمە هەیە نییە زۆر جار مناڵەکە ئەبێ نەقڵکەی بۆ هیندستان نەقڵێکی بۆ تاران مەسەلەن یا نەقڵێکی بۆ وڵاتانی دەوروبەر بۆ تورکیا یا ئەگەر مەسەلەن هەنێ جار هەبووە هەنێ مناڵە هەیە کە شانسی ئەوەی هەبووە هەنێ ڕێکخراو کە لەو کاتەیە مەوجود بوو بن نەقلیان کردە بۆ ئەوروپا بۆ ئەڵمانیا بۆ ئەمریکا بۆ شوێنێک کە عەمەلیاتێکی بۆ کرابێ هەنێک جار پێش چەند ساڵێکە بوون براون بۆ ئیتالیا المهم ئەوەی کە مهمە نەشتەرگەریەکان نەشتەرگەری قورس و ئاڵۆزن کە بکرێن ئەمە مەراحیلی یەکەمی نیشانەکانی نەخۆشیەکانی زگماکی دڵە کە قورسەکانن ئەمما نەخۆشیە سووکەکانی کە لە وڵاتی خۆمان چارەسەریان هەیە ئەکرێ بەوانەی کە کونی بچووکە تەسک بوونەوەی کەمە مناڵەکە شین نابێتەوە هیچ کێشەیەکی نییە گەشە باشەکە گەورە ئەبێ هەنێ جارەچێتە مەکتەبەوە قۆناغی گەورەبوون بە عەزێک جار ئەمەنە کونەکەیانی نیشانە دروست ناکە ئەگاتە تەمەنی خۆمان دوای زەواج ژن هەبووە مناڵی بووە دوو مناڵی بووە لە سێم مناڵە هەناسەی تون بووە کە ئیکۆی بۆ کراسێکە تۆ لە مناڵیەوە کە لە دایک بووی خۆت دڵە کونە مناڵەکەی ناخۆت دڵە کونە ئیتر مەرحەلەی حملی یەکەم نا حملی دوم حملی سێم وردەوردە زەختی سیەکانی تێکەچێ یعنی ئەکرێ نەخۆشیەکانی دڵی مناڵان لە ئەوڵەوە خۆی پیشان بدا و ئەکرێ زۆر تەخیر ببێ هەنێک جار بە هەناسەتونی لە تەمەنی زۆر گەورە بوونە یان دکتۆر کاتێک کە سەماعەیەدا ئەنێ بۆ هەر نەخۆشیێک بێکە چێک ئەپەکە مەسەلەن تۆ ڕێی بۆ پێش نەشتەرگەری دکتۆری نەشتەرگەرەکان زۆر بەیجار ئەوان پێش فەحز هەستی پێیەکەن و ئینێرن بۆ ئیکۆکردن یعنی جاری وە هەیە سایلێنتە بێدەنگە خۆی پیشان نایە کێشە چیە لەو بێدەنگانە کێشە ئەوەیە دوایی ئەم کوونەکە هەیە ئەم تەسک بوونەوە هەیە لە گەورەبوون و تەمەنا کێشەی بۆ دروستەکە تۆ بە زەختێکی زۆر پەمپیاوە دڵی بۆریەکی تەسک بۆتەوە تا 40 ساڵ بڕەکە تا 50 ساڵ بڕەکە دوایەوە دڵی لە ئیشەکەوێ ئەگەر تۆ بۆی چاک نەکەی بۆیە لە مناڵیە هەنێجار هەیە بە قەستەڕەیەکی بەسیت ئەو کونەی بۆ داخی بە قەستەڕەیەکی بەسیت شاخوێنبەری تەسک بۆتەوە مەسەلەن تۆ بۆی تەوەسوعەکەی بۆریسیەکانی تەسک بوونەتەوە تۆ بۆی تەوەسوعەکەی ئەچیتە ژوورەوە باڵۆنێکە و وەکوایە نەفخیەکەی گەورەیەکەی تو ئەو شوێنە جاری وایە بە جەلسەیە بە دوو جەلسە و نەجاتی ئەبێ باشە کاکتۆر من پرسیارم زۆر هەیە بەڵام ئەمێ بزانم سەرچاوی نەخۆشی دڵ ئایا هەیە بۆ ماوەی بێ یەکەم دووەمیش ئەو مناڵانەی کە زگماکن دەوترێت لە قۆناغەکانی دووگیانی خانمدا هەندێک هۆکار هەن کە ڕەنگە ببنە هۆکار بۆ نەخۆشی دڵ ئایا ئەمە ڕاستە لە ڕووی زانستیەوە چۆن باس لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی دڵەکرێت طبعا لەبەرەوەی نەخۆشی دڵ نەخۆشێکی ئەوەنە قورسە وا بەجێ نەهێڵراوە کە بزان هەوڵ دراوە کە بزان هۆکارەکانی چییە بۆی چارەسەر بکرێ پێشگرتن و ڕێگرتن لە علمی پزیشکی و توبا شتێکی مهمە
بۆیە لێکۆڵێنەوەیان کردو ئایا کام مناڵ زیاتر تووشی نەخۆشی دڵ ئەبێ کراوە بە دوو تەوزیع کراوە بە دوو بەشەوە بەشێکی ئایا دایکەکە نەخۆشە هۆکارە بۆ ئەوەی کە مناڵەکەی دڵی کوون بێ یا دایکەکە دەرمانێکی خواردوە چ دەرمانێک دایک بیخوا مناڵ دڵی کوونە بێ دایک شەکرەی هەبێ مەسەلەن احتیمالی هەیە بەڵام ئەمانە احتیمالاتن یعنی ئەکرێ دایکێک ئەگەر شەکرەی هەبێ مەسەلەن لە 5 احتیمالی هەیە بۆ نمونە مناڵەکەی کە دڵی کێشەی هەبێ ئەگەر شەکرەی هەبێ مەسەلەن کۆمەڵی دەرمان هەیە بەڵێ ڕاستەوخۆ ڕەبتی هەیە ئەگەر دایک بیخوا بەبێ یعنی سەرپەرشتی بەبێ ڕێنمای لە دکتۆر ئەوانە ڕەبتی بە نەخۆشەکانی دڵەوە هەیە هەندێک جار کۆمەڵێ نەخۆشی تر هەیە لە دایکە کە هەبێ نەخۆشی ڤایرۆسی و ڕووبێت لە ئەمانی کە ئەیگرن خۆیان پێڵن نەخۆشیەکانی ژنان کە لە مناڵ کە ئەیگرن لە ڕێگەی ڤایرۆسەوە ئەوانە ڕەبتی هەیە بەعزێ جار خەلەلەکە لە دایکان نییە خەلەلەکە هەر لە جێنەتیک و بە ماوەیە کە نەقڵە بێ هەندێک جار هەیە بەڵێ بۆ ماوە تەئسیری هەیە بۆ نمونە بینی دوو گوێچکەڵەکە کە کۆن بێ هەنی عایلە هەیە 2 مناڵی وایە 3 مناڵی وایە ئەو کاتاگەر مناڵێکی وا بوو احتیمالی هەیە مناڵی دووەمی وایە بۆیە قانونیان ئەبێ تۆ بە دایکەکە بڵێ هەر مناڵێکی کەت لە دایک بوو باشتر زوو ئیکۆیەکی بۆ بکرێ و بەعزێک جار ئەتوانین ڕێگری لە نەخۆشیە بۆ ماوەیەکان بکەین هەندێک جار ناتوانین تۆ لە تواناتان نییە بەڵام ئەبێ پشکنینی بۆ بکەی ئەگەر زوو کێشەیەکی بوو بۆی حەلکی و هەندێک جار هەیە دوای لەدایک بوونیش کە مناڵ لەدایکە بێ مەرجنی هەر نەخۆشیە زگماکیەکان بێ کۆمەڵێتری نەخۆشی هەیە بۆ نمونە مناڵەکە تایەکە گرێ تایەکی درێژخایەنە گرێ بۆری ئەو بۆری کە خوێن ئەباتەوە بۆ دڵەکان خۆی کە لە شاخوێن بەرەوە دەرەچێ ئەوەی کە لە گەورەیە زۆر باوە و ئەگیرێ و قەستەڕە و باڵۆ و شتەکرێ لە مناڵە جاریەوە هەیە لە تایەکەوە تەوسوع بێ لە تایەکەوە ڤایرۆسی ئەگرێت تایەکە گرێت تاکە درێژخایەنە بێ بە 10 ڕۆژ ئەوانە پێیان دڵێن خەتی نەخۆشیەکانی ئۆتۆئیمینواتە خودکاری مەناعی خۆی ئاەتەوە لە بۆریەکەی خۆی بۆریەکەی تەوەسوع بێ و هۆکارەکان هەنێکیان ڕێگریان لێ ئەکرێ هەنێکیان ڕێگری لێ ناکرێت بۆیە لە هەموو وڵاتە پێشکەوتەکان تا ئێستاش نەخۆشیە زگماکیەکانی دڵی مناڵان هەر بەردەوامە ئەگەر ڕێگری تەواو بکرایە کەمەکرایەوە و نە ئەمە بەڵام بەعزێکی ناکرێ ئەوەی لە توانابێ کەمەکرێتەوە ئەوەی دایک لە ژێر سەرپەرشتی دکتۆرە بۆ نمونە شەکرەی هەیە شەکرەکەی تون کۆنتترۆلکە لە خۆیەوە دەرمان نەخوا و ئەگەر ئاوی دەوری مناڵەکە زۆر بوو کەم بوو یا کێشەیەکی زۆری هەبوو لە ناوسکی دایکای پێشکنین دڵ بۆ مناڵەکە بکرێ بۆی بزانێت کێشەی هەیە ناچووکە یا ئەگەر هاتوو مناڵەکە نەخۆشێکی زگماکی تری هەبوو بۆ نمونە هەڵێ سەری بە نەوعێک دروست بۆ دکتۆری سۆنار مەسەلەن هەڵێ قاچی نەوعەکە لوتی بە دڵمان نییە نەوعەکە باشتر وایە ئیکۆیەکیشی بۆ بکرێت چکە ڕەبتیانەوە گوتمان زۆرێک لەو مناڵانەی کە تەشەوە خەڵقی ینی نەخۆشی زگماکی شوێنێکی تری جەستەی هەیە ڕەبتی هەیە بە دڵیشەوە پێچێت دڵیشی کێشەی هەبێت تۆ تا چەند ئەم نەخۆشیانەی باست کردن لە منداڵاندا کوشندن ینی منداڵ بەهۆی ئەمانەوە گیان لەدەستێتات وێن نەخێر بەهۆی ئەوەی کە دەبرێنە لای پزیشک و چارەسەریان بۆ کرێ ڕزگاریانە بێ لە مردن وەکوتم نەخۆشیەکە زگماکیەکانی مناڵان تەوزیعکرێ بە دوو بەشەوە بەشێکی قورسەکانن بەشێکی سووکەکانن بەشە قورسەکەی ڕاستیت پێ بڵێم تا ئێستش لە زۆرینەی وڵاتەکانی کە بە تەواوی سنتەری پێشکەوتومان نییە کە ئێمە سەر بە وڵاتانین نەخۆشیێکی کوشندەیە بعضێکیان فرای ئەوە ناکەوێت بە هیچ شێوەیە ئەمەلیاتی بۆ بکرێ مەسەلەن لای چەپی مناڵ ئەگەر دروست نەبێ بێ زۆرینە لە وڵاتی ئێمە ئەمرێ لای بەشی ڕاست ئەگەر دروست نەبوو بێ زۆرینە لە وڵاتی ئێمە سەر بەو خەتەیە کە زۆرینەیان شینە بنە و ئەمرن ئۆکسجینی ئینسانێکی ئاسایی لە 95-96 بەرەو سەرە ئۆکسجینی ئیسا مناڵێک کە لە دایکە بێ یا خۆمان کە بیگرین ئەوان ئۆکسجینیان لە 50ە ئینسان بە 50 ئۆکسجین ناتوانێت بژی واتە خوێنی پاک و پیس تێکەڵ بووە بە هیچ شێوەیە توانای ئەوەی نییە کە پاکی کاتەوە ئینسانیش بەبێ هیمۆگلۆبین نووی پاک و خوێنی پاک کە بۆی بڕوا ناژی وەکوایەکێک بیخنکێنی هەناسە نەدا ئەم کەسە بەشێکی زۆر لەو مناڵایی کە لەدایکە من کە ڕوباعیان هەیە بە قورسی واتە شاخوێن چوارینەی فالوتی پێڵێن شاخوێنبەریان گیراوە شاخوێنبەری سیەکانیان گیراوە سەمامێک لە سەمامەکانیان بە توندی دروست نەبووە وەکو سەمامی شاخوێنبەر یا سەمامی لای چەپ یا سەمامی لای ڕاست تاجی
ئەگەر ئەمانە دروست نەبن لە وڵاتی ئێمەیە زۆرینەی زۆریان ئەمرن بەداخەوە زۆرین ئەمرن لە وڵاتە پێشکەوتوەکانە لەگەڵ ئەو ڕۆژەی لەدایکە بێ ڕۆژی دواتر ئەبرێتە ژووری نەشتەرگەری بەشی خوددەزمان هەیە جیایە ئێمە تا ئێستا لە عێراقا نییە بەداخەوە لە وڵاتی ئێمە هەر لە عێراقا نییە لە وڵاتانی دەوروبەرە مەسەن لە ئیمارات و قەتەر خەلیجەوان پێشکەوتون و مەرحەلەیان بڕیوە هەیە مەسەلەن لە دراوسەکانە لە تورکیا هەیە لە ئێران هەیە بەڵام نیست بە نەجاحی ئەوانیش زۆر بەرز نییە مەرج نییە مناڵێک کە تۆ بیگەێنیتە ئەوێ مەسەلەن ئێستا هیندستان تا حدێ مەرحەلەیە باشترە مەسەلەن لەبەرەوەی ئەوان نەخۆشیان زۆرە ملیارێک خەڵکن و زۆر زووتریش چوونەتە ئەو مەرحەلەوە ڕەبتیان بەوە هەبووە زۆرینەی دکتۆرەکان کە ڕۆژتونتە وڵاتانی ئەوروپا و هاتوونەتە و خۆیان پێشکەوتون ئەو مەرحەلەیان بڕیوە ئەوان باشترە کێشەمان لەوایە ئەم نەخۆشانە ناگاتە مەقسەد یعنی تۆ مەسەلەن بتەوێ بینێری حکایەتێک هەبوو پێش ئەم ماوەیە مامۆستایەکی بەڕێزی ئاینی مناڵەکەی دڵی کون بوو سەر بەو خەتە بوو نەخۆشی قورسەکە بوو وتی بەم شێوەیە من ئەیبەم بۆ تاران جوابیان کردوتیان ئێمە لای ئێمە ناکرێ و قورسە نەخۆشەکە ئەیبەم بۆ هیندستان ڕۆشتە خطوط جەوی ئەم لا تورکیا ئەمە عێراقی ئەمە ئەوانە من نەخۆش سواری خطوط جەوی خۆم ناکەم بە ئۆکسجینی پەنجاوە چکاوان وەرەقی تایبەتیان هەیە ئەڵێ لەگەڵەوەی کە تارەکە بەرز بوویەوە گەشتە ئاستێک هەر خۆی ئینسانی تەبیعیش لەو ئاستەیە ئۆکسجین دابەزێ لەوێ زەختی سی بەرزە بێتەوە جا ئینسانی مناڵێت تۆ سواری تایارەکەی خۆی گرفتی هەیە ئۆکسجینەکەی پەنجایە سواری ناکە ئەڵێ من نایبم چکە ئەمرێ کەمر یعنی کێشە بۆ ئەو خطوط جەویە دروستە بێ بۆیە نەیتوانی خطوط جەویەکان زۆربەی ڕەفزیان پێیا بە مەجبوری بە خەتی ئەرزی تا دەوروبەر و دراوسێت و ئەگەی هەنێکی حەلە بێ یعنی تو بە ئیسعاف مەبەستی ئەمێمە ئەوەیە تۆ بە سیارەی بیتە سنوورەکانەوە بۆ تورکیایە بۆ ئێرانە بۆ ئەوەیە بەعزێکی حەلە بێ بەعزێکی تا ئێسەش ڕۆژانە ئەگەر ڕۆژانە نەبێ بە لای کەمەوە هەفتانە مناڵێ دوو مناڵ بە نەخۆشی زگمانکیەکانی دڵی مناڵان لەم شارەیە ئەمرێ تێچۆکەشی زۆرە کاکتۆر کولفەکەی زۆر خەیاڵیە ئەوە حکایەتێکی زۆری لە پشتە ئەو عایلانە چیان بەسەریە کە لە ڕووی تێچۆوە یەکێک لەو حکایەتانی کە بۆتان باسکەم الحەمدولillah تا ئێستا ژیاوە مناڵێکە ئەم دوو سێ ڕۆژە دەرچووە لە بەشی عینایی ئێرە 50 ڕۆژ لە تاران مایەوە لە بەشی عینایە 50 ڕۆژ کولفەیەوە ئیتر بەو شێوەیە بوو کە وتی تقریبا دوو دەفتەری تێچوە بۆ ئێمە دوو دەفتەر بۆ هەنێ عایلە هەیە زۆرە کە ئەوان هیچ کولفەیەکیان مەجبور بوون بەعزێ عایلە هەیە کە بۆمان باسەکەن ئەڵێ مەسەن سیاران فرۆشتووە هەیەڵێ خانوم فرۆشتە چکە مناڵێتی یانی هەیە مەسا هەیە یەکەم مناڵێتی هەیە هەرو مناڵێ هەیە وا دەرەچێ زۆر حکایەتی قورس و ناخۆشی ئیجتیماعی لە پشتە ئەم شتانەوە هەیە کە ڕاستی تەوێ زۆرێک لەوانە لە وڵاتانە حکوومەت تەکلفەی ئەوە ئەکرێتە ئەستۆ مەسەن لە وڵاتان بیمەی تەندروستی هەیە لە ئێمە شتیوان نییە بیمەی تەندروستی زۆرێک لە کولفەکە کێتەوە سەر نەخۆش ئەسڵان حکوومەت هەر ناڵێت و بۆ کوێ ئەڕۆی تو ڕۆشتی بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ هیندستان و هاتوویتە و چیت کردو هەر کەس پێت ناڵێت وەک غەریبەیە تەسلیمی ئەو وڵاتانە تەکەنتر لەوێش طبعا حکایەتی تریش هەیە لەوێ کە چۆنی مەعامەلاکەن هەنێشتی ناخۆشەڵێن بەڵێ کاتمان زۆر کەم ماوە بەڵام پرسیاری زۆر گرنگیشمان هەیە من ناچمە سەر چارەسەرەکان چکە دڵێم ئێوە و پسپۆران بە پێی جۆری نەخۆشەکەی چارەسەر دیاریەکەن بەڵام لە ڕووی پشکنینەکانەوە تا چنە گرنگە ئێمە پشکنین بۆ منداڵ بکەین دەکرێت هەنێکیان لەو منداڵانی کەوتت تیانە دەرناکەوێت تا قۆناغەکانی تری تەمەن ئەمانە پشکنینیان بۆ بکرێ یان ئەوە تا ئەوانشی کە توش بوون چ پشکنینێکیان بۆ کرێ و گرنگە بووە ئەوەی کە زەڕورە ئەوەیە ئینسانە بێ ئەوە بزانێت لەم سەردەمەیە زۆربەی مناڵ لە نەخۆشخانە لەدایکە بێ یعنی بەشی مامانی کەم بەتەوە بەشی خستەخانەش ئەگەر ورد بینەوە کە مناڵ لەدایکە بێ بۆ چەند سەعاتی ئەم مناڵە لەدایکە سەنرێت ئەبرێەوە بەشی خودداچ لەوێ فەحسی پێڵێن ڤایتەڵ ساین ینی لێدانی دڵە ئۆکسجینە ڕەبتیەکەن بە مۆنیتەرەوە هەناسەی چۆن نیە و ئەگەر ئەم شتانی مەزبوط بوو اینجا تەسلیمی دایکەکرێتەوە ئەم مەرحەلە زۆر مهمە دایک زۆر جارەڵێ بۆ مناڵەکەی منیان بردە سەرەوە بۆی بن بۆ خودداچ لەوێ چی لەکەن دوای پشکنینێکی بەسیتی بۆ بکەن پشینە لای ئەو مهم نەبێ زۆر جار مناڵەکە لەوێ دەرەکەوێ کە کێشەی دڵی هەیە ڕەبتێکەن بە ئۆکسجینەوە ئۆکسجینەکەی کەمە خۆشی بە چاو هەستی پێناکەی زۆر شین بوو بێتەوە هەناسی زۆر تون نییە
مثلەن ئۆکسجینەکەی 75 ئەوانەیە زۆر جار هەستی پێ ناکات دایک و باوک چکە لە پەنجاکانە تو هەستی پێەکەی چکە دیپلی سایەنۆزیانی شین بوونەوەیەکی تۆخ و قورسی هەیە ئەوە دایک و باوکەی ناسێتەوە لە مەراحلێکە تەنها دکتۆرەی ناسێتەوە لە مەراحلێکە دکتۆریش قورسە بیناسێتەوە بەڵێ مەسەلەن ئۆکسجینی ئینسانی ئەگەر 85 بێ زۆر قورسە دکتۆری هەستی پێ بکە بڵی 100% ئەمە شین بووەتەوە یا شین نەبووەتەوە تۆ ڕەبتیەکەی بە مۆنیتەرێکەوە جیهازێک ئەمەیە بۆیە پشکنین مناڵ هەموو مناڵێ لە دایکە بێ پێڵێن وێڵ چایڵد ڤیزیت یعنی ئەگەر مناڵەکەش باشە پشکنینی سەرەتایی بۆ بکە پشکنین سەرەتاییەکە بەس بۆ دڵ نییە بۆ زۆر شتیکەیە یەکێک لەوانە غودەیە مناڵ هەیە غودەی کەمە بە حەبێ نەجاتێ بێ تۆ حەبەکەی نایەتێ کەم عەقڵ دەرەچێت بۆ هەموو تەمەنی مناڵێکی کەم عەقڵەکەیتە مجتەمەعەوە بۆیە لەسەر زەویە گایدلاینێک دانراوە ینی خاریتە تەریق ڕێنماییەک دانراوەڵێ هەموو مناڵێکە لە دایکە بێ تۆزی خوێنی لێ وەرەگرن ئەینێن بۆ کۆمەڵێ پشکنین کە نەخۆشی هەیە خۆی دەرناخە بە پشکنین خۆی دەرەخە کێک لەوانە غودەیە و لیستێکی کەشە پێڵێن نیونەیتەڵ سکرینین تۆ سکرینەکەی بۆ کۆمەڵێ نەخۆشی سکرینین قانونیان ئەمەیتیایە بۆ دڵ ئەو ئۆکسجینەی کە ئیگری لەگەڵ لێدانی دڵە دوای ئەوە وێڵ چایڵد ڤیزیت کە گەورە بوو لەمەش تێپەڕی مەسەلەن لە 4 مانگیا لە 6 مانگیا تۆی بیتەوە بۆ پشکنین دکتۆری مناڵان گوێی لێ ئەگرێ بە سەماعە سەوتێکی تایە بەدڵی نییە لوبدوب ئەمە طەبیعیە بەس لوبدوب سەوتێکی تایە ئەم سەوتە دکتۆر ئەڵێ گوێم لە سەوتێکی ناتەبیعیە جاری وای بە دایک و باوکە ئەڵێ بڕۆ ئیکۆیەکی بۆ بکە مهم نییە لەلای نازانی ئەو گوێی لە چی بووە ئەم دکتۆری مناڵانە گوێی لە سەوتێک بووە ئەم سەوتە نابێ هەبێ ئەو سەوتە لە مێشتی ئەوە پێڵێ ئەڵێ بۆرێکی تەسک بووەتەوە لە مێشتی ئەوە پێڵێ ئەڵێ ئەمە پێچێ کوونێکی تیابێ جاری وایە لە لۆد و قەرەباڵخیشە ئێمە دکتۆری مناڵان ناتوانێت دایک و باوک کە تێگەێنێ بڵێ من گوێم لە سەوتێک بووە و سەوتی تەبیعی دڵوایە و ئەم سەوتە لەوە چێکە کوونێکی تیاوەڵێت تۆ بڕۆ ئیکۆیە بکە ناڕوە بۆیە باشتر وایە هەر پزیشکێکی مناڵان بە سەماعە گوێی لە لێدانی دڵ بوو کە ناڕێکە ناتەنزیمە کارەبایەکەی تێکچووە چکە جاروایە کارەبایەتی دڵی شتێکە چێ لە نەخۆشە زگماکیەکانە لێدانی دڵیان ناتەنزیمە سورعەتەکەی ئەمانە هەبوو باشتر وایە پشکنین بکە زۆر باش وەڵام کاتمان نەما بەس بابەتەکە زۆر گرنگ بوو ئەگەر هەموو بەرنامەکە کۆکەینەوە تەوەرەکە ڕێنمایی جەناب بدووکو پزیشکێکی پسپۆر لە بوارەکەیە بۆ دایکان و باوکان کە مناڵی تازە لە دایک بێنێت چێ یەک دوو بابەتێکت باس کردوت زۆر جار دایک پێی ناخۆشە لە خەستەخانە کە مناڵەکەیە بنە ژووری خودت یعنی ڕێنمایی چێ بۆ دایکانە ئایا واز بێن ئەو ئیشتە بکرێ باشترە یان نەیەڵن مناڵەکە ببرێت من پێم وایە زۆر زەرورە کە ڕۆژی یەکەم و دومی مناڵ کە لە دایکە بێ گوێڕایەڵێکی تەواو بکرێ بۆ پزیشکە پایە بڵندەکانی مناڵان یان دکتۆری پسپۆڕی مناڵان کە ئەڵێ مناڵەکەی تۆ هەناسەی باش نییە پێویستی بە جیازی سیپاه بە پێویستی بەمانەوەیە نکەنێکێکی هەیە ئۆکسجینی کەمە بزانم سیەکانی یا سیەکانی نییە سیەکانی باش دروست نەبووە پێویستی بە ئیکۆی ئەو مەرحەلەیە کە تا تێئەپەڕێنێ من پێم باشە هەموو دایک و باوکێ 100% مناڵەکەی خۆی تەسلیمی ئەو دکتۆرانە بکات چکە ئەوانە زانن کە کۆمەڵی نەخۆشی قۆز لە پشتی ئەوەیە ئەگەر ئەو مەرحەلەی تێپەڕان تو بە مرتاحی ڕۆیتەوە ماڵەوە دەستخۆش بێ زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازە لە دایکبوون سوپاس بۆی کە لەم تەوەرەکەمان زانیاری زۆر باشت بە ئێمەش و بە بینەران بەخشی دەستخۆش بێ